ئەمڕۆ جارێکی تر دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ پرۆسەی دادگایی ژمارەیەکی تر لە ئازادیخوازانی بادینان بەڕێوە ببن کە بێ ڕەچاوکردنی هەموو مافێکی ئاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. دۆخی ژیانی تەندروستی بەشێکی لەو زیندانیانە زۆر لە دۆخێکی خراپدان. خەڵکی ئازادیخوازانی کوردستان زیندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندان، هەر بۆیە ناکرێت بەتەنها جێیان بهێڵین. بەتایبەت ئەو کەسانی بەهۆی داکۆکی لە چین و توێژەکانی موچەخۆران و مامۆستایان و ئازادیە گشتیەکان لە زیندان تون کراون. بەم پێ ئەرکی هەمومانە خاوەنداریەتیان لێ بکەین. وەک دەبینین هەموو حیزبەکان ئێستا لە بانگەشەی هەڵبژاردندان داوای دەنگ لە خەڵک دەکەن کەچی کەیسی زیندانیانی بادینان فەرامۆش کراوە و یا هەندێک جار بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکار دەهێنن. لەم پرۆسەیەدا دادگاش کەوتۆتە گەمەی دەسەڵات و بنەماکانی دادگەری و پەیڕەو ناکرێت بە هیچ شێوەیەک. زۆربەیان پەراویان نییە و لە زیندانی ئاسایشدا ماونەتەوە و کەیسەکانیان بەپێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت و زۆر جار وەکو شەڕی دەرونی دادگایی دوا دەخرێت و ئەمەش پێشیلکردنی ڕوونی مافی مرۆڤە دەرحەق بە زیندانانی بادینان. لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانی ناو دەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەربڕن و خۆیان لێبێری بکەن. بەو پێی لە بنەڕەتی کەیسەکەدا سیاسی و سەرۆکی حکومت پێش دادگا کەوتووە و بە ئاشکرا دەسوەردانی هەیە. ئەمەش ماف بە پەرلەمانی کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان و ڕێڕەوی دادگایی بکات و قسەی یەکلاکەرەوەی هەبێ. لە هەمان کاتدا ئەرکی لایەنەکان پێکێنەری حکومەتە ڕاشکاوانە لەناو ئەو ئەنجومەنی وەزیراندا خاوەنداری لەم کەیسە بکەن و هەڵوێسی ڕوون کۆنکریتیان هەبێت و پێش خەڵک بکەون لەو بابەتە کە بەکردار بەشێک نین لە ویستی حکومەت بۆ سزادانی ئەو زیندانیانە.